سەرەتا سڵاو من ڕەجەب ئیسماعیل محەممەد دانوشتوی شاری خەلیفانم لە دۆڵی ئالانە لێرە کار دەکەم. زۆرەها بابەتمان هەیە وەکو ماسی گیاخۆر، ماسی گۆشخۆر، دروستکردنی حەوزە و زۆرەها بابەتی دیکە. ئێستا نمونە ماسی گیاخۆرمان هەیە کە لە هاوینانە تۆزی سز دەبێت، یعنی پێویستە جەوێکی ساردی هەبێ 24 بۆ 28 پلە بێ، یعنی لەو بابەتانە ئەبێ یعنی پلەی گەرمەکە ئەوە بێ. ئەگەر زیاتر بەسە بکەوێ ئەگەری هێز زەعیف بێ دابنیشە یان ببێتە هۆی مردنی، ئەگەر چەندی لە خوارەوە بێ کێشەی نابێت. گۆشخۆرمان هەیە، ماسی گۆشخۆر ئەوە کە لە پشتم دەکەوێت. ئەو ماسیانە ماسی گۆشخۆر پێویستە لە 28 پلە پلەی گەرمی کەمتر نەبێت بۆ 32 پلە 32 پلە. وەکو نەخۆشی ماسی کە نەخۆش دەکەوێت بەهۆی چەند سەبەبەیە. نمونە کە ئاوی نەگۆڕێت، یعنی زۆر ئاوەکی زۆر هەبێ لە کۆنەوە ئاوی تێدا بێ و پلەی گەرمی زۆر بەرز و نزمی بکە، لەو حاڵەتی دەتانی ماسی بڵێ نەخۆش دەبێت. نەخۆشەکانی چیە؟ وای سپۆتە، هەڵوەڕی نەپارەکانی، یعنی پیسبوونی حەوزەکانە، ئەوانش پێویستی بەچیە؟ دەرمانی تایبەت بەخۆی هەیە، خواردنی باشی دەوێ و چەند بابەتیشکە هەیە. نمونە ئاو گۆڕینە، ئەگەر بێت و ئاوەکەی بگۆڕی 10 ڕۆژ 15 ڕۆژ دەتانی نزبەیەک ئاوەکەی بگۆڕی لە سەدای تانی ڕێ ئاوەشی بگۆڕی ئاوی خاوێنی تێ بکەی. نمونە ئاوی تانچی نابێ، ئاوی حەنەفی نابێ، ئەبێ ئاوەکە کۆن بێ. نمونە 4 ڕۆژ 5 ڕۆژ لە جەلیکانەی بەیان لە شتێک بێ، لەو بابەتانە دەتوانی دای بنیت. و بابەتی دیکە هەیە، نمونە ئاوی مەقەتەرە ئەوانەیە ئەتوانی دای بنێت یان ئاوی بکڵێنیت ساردی بکەیتەوە تی بکەیت. ئەو بابەتانە هەمووی دەبێ احتیاجی کێشەی نابێت. کڕیارەکان زۆری کووردە، عەرەبیش تا بڵێ زۆرە، بەڵام زیاتر کووردە و ئەوانەی کە ئیشی ماسیش دەکەن زۆری لە ماڵەوە دادێن، نەک بڵێ لە حەوزی یعنی ئینتاجی گەورە بکرێیان ئەوانە زۆری لە ماڵەوە بۆ زوانی بۆ خۆی دانرێ. ئەتوانی ئینتاجیشکەی زۆرەها ماسی هەیە بۆ ئینتاجەکانی، یعنی زیاتر لە گیاخۆر دەکرێت. ماسەکانی گیاخۆر ئەویش بابەت و سنفەتی زۆرە. لە ماڵەوە دەتانی حەوزی گەورەی دانێت، دەتانی شوێک بچووک دانێ، هەر شتە و بەبا ئەوەی خۆیتی، یعنی نمونە بە حەزمی خۆیتی. ئێستا ماسی گەورە پێویستی بە شوێنی گەورەیە، ئۆکسیجینی باش. ماسی گەورە، ماسی بچووک پێویستە ئۆکسیجینی کەم بێ، یعنی شوێنیشی گچکە بێ احتیاجیە. بەڵام ئەگەر بێت و شتەکە ستاندەرد بێت، یعنی نە گەورە بێت نە بچووک بێت، ئەگەر گەورەش بێ احتیاجیە، بەڵام بۆ شێوازی ئاو گۆڕینەکە وەکو باسم کرد بۆوانە تۆزێک زەحمەت دەبێت هەموو شتەکان ستاندەرد بێت. ئێستا نمونە حەوزێکی وەسەط وەکەوەی کە لە پشتم دەبینی، دەتوانی چەند ماسێک تا دە ماسی ناوبەخێ بکەیت. بەڵام ئەوەی دوکانان ئەوە نییە کە من 100 ماسی تێی دەکەم، ئەوەی من بۆ فرۆشتنە احتیاجە، دایم لە ناوم ئیشی لێ دەکەم، پاچی دەکەمەوە کە ناسی تێدا ئیش خۆی دەکات، دەرمانی تێ دەکەم، ئەو شتانە هەیە. بەڵام لە ماڵان دەتانی حەوزەکە سابتە 15 ڕۆژ 20 ڕۆژ دەتانی نسبەی ئای بگۆڕی. ڕۆژانە نسبەتی زۆر کەم خواردنی دەدەیێ. ڕۆژانە ماسی چەندی خواردنی بدرێتێ زیاتر ئەبیتە هۆی ئەگەری حەوز پیسبوون و مردنی ئەوانە. و دوو کە ماسی ئەگەر بێت و نسبەتی خواردنی کەمی بدەیێ، هەم حەوزەکە پیس نابێت و هەم ماسیەکە سیحەتی خۆشتر دەبێت، جوڵەی زیاتر دەبێت. لەگەڵ ئەوانە 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ دەتانی دەرمانی تێ بکەی، وەکو مەناحە خواردن پرۆتینی پێ دەڵێن. بۆ گۆشخۆر دانەی دەنکی گەورەیە، بۆ گیاخۆریش بچووکەکانە، یعنی بە زۆری هەر خواردنی تایبەت بەخۆی هەیە و دەیدەویست کێشە نابێت. وەحشی زێبرای پێ دەرێن، ئەوە نایف فیشی پێ دەرێن، کات فیشیشی تێدایە. ئەوە ئۆسکاری بچووکە دەتانی لەگەڵ بچووکەکان دایبنیت کێشە نابێت. ئەوە قڕشە حەزمی زۆر گەورە دەبێت. ئەگەر بێت و خواردنی باش بێ، کوالێتی خواردنەکەی باش بێ، شوێنەکەی باش بێ، ئەوانەشان هەروایە. بەگشتی ماسیەکان زۆر گەورەن، ئەوانە سکڵیتە، ئەوەش بەبەغای پێ دەڵێن، زیندانی پێ دەڵێن. بابەت و سنفەتی زۆرە. ئەگەر بینە سەر گیاخۆر، ماسی کوی حەزمی زۆر بچووکە، بەڵام تەمەنێکی زۆری هەیە. ئەگەر بێت و سەری بەفریش بێ کێشەی نییە، هیچ کێشەی نییە. بەڵام ئەگەر بێت و ئاوەکەی زۆر گەرم بێ ئەبێتە هۆی مردنی. ئەو ماسیە زۆر گەورە بێت لە یابانە، لە تایلەندا، لە ئەو وڵاتە ڕۆژهەڵاتیانە زۆر ئیمتیمانی پێ دەرێ، یعنی بابەت و سنفەتی زۆرە، یعنی ڕەنگ و ڕەنگانی زۆرە. ئەوە گۆڵفشە. گۆڵفش زیاتر بەهۆی گەرمی وەکو کوی، یعنی سیحەتی تێک دەسێت، بە ئاوی سەر کێشەیان نابێت، کێشە نابێت.
سۆرتێل و گۆرامی و زێبرا و نیۆن و ئەوانە هەمووی لەو بابەتە لێرە جێ دەبێتەوە هیچ کێشە نابێتوانی گۆشتخۆرەکان جیا لە جیاخۆرەکانتان هەموو پێکەوە دابن هیچ کێشە نابێت بەس ماسی زۆر زۆر بچووک ناتوانین لەگەڵ گەورەی دابنین ئەوانە بابەتی تێترایە تێترا نوعیەت و ڕەنگا و ڕەنگی زۆرە ئەوە زاوزێ ناکە بابەتمان هەیە زاوزێ زۆر دەکا وەکو ئەوانە سۆرتێلە و مولیە و تێترایە و کوبیە و بابەت زۆرە و گۆڵفشیش زاوزەی دەکا بەڵام پێویستە عەوزێکی گەورەی هەبێ ژێرەوەی خۆڵ بێت جیای تەبیعی لەناو بێ احتیاجەتانی زاوزەی بکەم ئەوە ئینجڵە ئینجڵ ماسیەکی تابڵی جوانە یعنی زۆر حساسە ئەبێ ئاوەکەی پاک بێ نابێ ئاوەکەی پیس بێ لەگەڵ هەموو ماسیەک ناژێ ئێستا نمونە ماسیەکی زۆر پیسەیان زۆر خواردن دەخوا ئەوە دەتانی لەگەڵی دانەنێت یعنی پێویستە ئاوەکەی ساف بێ یان ئەو کەسێکە ئینجڵ بەخێو دەکا لەگەڵ ماسی تر پێویستە یعنی دە ڕۆژ زارێک نزبەک ئاوی بگۆڕی و دەرمانی تێکا ئەوانە سیعەتی زۆر خۆش دەبێت هیچ کێشەی نابێ و بۆ کڕیاران وەڵاهی هەر کەسێک دەچێتە هەر شوێنێک کە ماسی دەکڕێ پێویستە ماسی بەبێ ئۆکسجین نەگوازرێتەوە ئەوە یەک دوو ئەگەر بێت و یعنی ئەو شوێنەی کە سەیری دەکەی کە ماسی لێ دەکڕیت یەکەم شت حوزەکانی پاک بێت دووەم کێشە سەحر نەبێ ئەگەر بێت و تۆ شتێک زیاتی بێ ئەلمهم شتەکە لە ڕووی تەندروستەوە باش بێت یعنی تۆ بدەی ماوەیەکی زۆر لە ماڵەوە بێت زۆر جار هەیە ئێستا کە تۆ ماسی دەکڕیت ڕەنگە بەهۆی نەخۆشیەوە سعرێکی مناسبت پێ برێن پێتی بفرۆشن ئەو شتانە هەیە خەڵکە بێ زۆر ئاگادار بێ لەو بابەتە ماسی چەندی سیحەتی خۆشتر بێت جوولەی زیاتر بێت زۆر باشترە و لە ڕووی یعنی بەخێوکردن وانەش ئێمە لێدە لە خوب بەخۆمان لای خۆمان هەموو ڕێنمایەک بە هەر کەسێک حەوز دەکڕێت چۆن بەکاری دێنێ چۆن دەرمانی تێدەکا چۆن ئاوی دەگۆڕێ بە چ نزبێک یعنی هەموو بابەتێک هەموو سنفێتێک هەر کەسێک لای ئێمە کەشت دەکرێت دەتوانین ڕێنمایی بدەینێ و بە هەموو بابەتێک یعنی شتەکان دەتوانین ڕێنمایی بدەینێ و یعنی یارمەتی بدەین و کێتوش کێشە نەبێت بەهۆی بەخێوکردنی ماسیەوە زۆر بەخێرن.